تا دێت کاریگەری گرانبوونی نرخی غاز بەسەر نانەوە و سەبونخانەکانەوە زیاتر دەبێت. خاوەنی سەبونخانەیەک دەڵێت پێشتر 1000 لیتر غاز بە 322,000 دینار بوو، بەڵام ئێستا بۆتە 1,700,000 دینار، بۆیە ناچارن نرخی سەبون گرام بکەن و ئێستا لە بری 10 سەمون 8 سەمون بە 1000 دینار دەفرۆشن. کز بووە بڵێ نەڵێ یعنی لەو غازگرانیەی هەر کەس دەوی هەر ئیمەژنی یعنی هەموو فڕنیەکان سبە نان سبە سەمون هەر هەمووی یعنی دادەبەزی لەبەرەوەی یعنی چکە کەم دەبتەوە سەموندەی بە 1000 بوو ئێستا 8 بە 1000ە لەو شەڕی ئەمریکا و ئێران ئەوها غازگران بوو ئەمەش لە ڕەمەزانەوە تەقریبەن کریتمانەوە هەندێک تەعاملمان کرد گوتمان بەشکم وەزعەکە چادە هەر چانە بوو هەر چانە بوو ئێ زەرەرە یعنی هەر هەر لەسەر دەی بە 1000 دەی زەرەرە. غازەکە لە بە نرخی بازار دەیکردن یاخود بە نرخی پاڵپشتی حکوومەت؟ ناڵ بە نرخی بازارە حکوومەت ئەوەی هەر لترێک نزیک بە 1250 بۆ 1000 بەخوای ناڵێ مامە 1000 لترمان دەکڕی بە 350,000 ئێستا 1000 لتر بە 1,700,000 دێت. پێش ئەو وەزعی 1000 لترم دەکڕی بە 325,000 دیناری، ئەمە لەوەی 4 ڕۆژ پێش ئێستا لەوڵاتی 1000 لتر بە 1,550,000 دیناری، یعنی پارەی 5,000 لترم بە 1000 لتریدایە. هە کاریگەری ئێستا سەمون نەبووە، ئەوە مەطعەمە ئەوە چایخانەیە کابرا لە مارش کە وەزعی ئەوە نیە ینی غازی پێ ناکرێتن بچی بە 30,000 غازی بوو ئەوڕۆ بەو سبەنێ لە بۆ ئەو چایخانەیە هات بڵتی غازی بە 26,000 ئەوە گرانە لە 8,000 دەچێ 26 دەچێ زۆر گران بوو ئێستا وەزعەکە. سەرۆکی ئەنجومەنی نانەوەخانەکانی هەولێر دەڵێ لە ڕابردوودا حکوومەت غازی بە نرخی پاڵپشتی بۆ 1000 لیتر بە 350,000 دینار دەداینێ، بەڵام ماوەی 2 مانگە غازمان پێ نەدراوە. ئەگەر 10 سەمونی بە 1000 بێ 80 غرام بی ئەگەر 8 سەمون بی 100 غرام بی لەو وەزنەی کەس دەستکاری نەکردێ، بەڵام هەندێک سەموخانە بەڵێ ڕاستە کردانە 6 بە 1000 زەرەر دەکەن بە زەمە لەگەوەی نینە خەڵک سەمون گرانکە ئەمە داوا دەکەین لێرەوە حکوومەت قەرەبوومان بۆ بکاتەوە لەبەرەوەی 2 مانگە غازمان وەرنەگرتێ مانگەکەیت کە وەرمان نەگرتێ ئەو مانگەی ڕۆژیشتیش نوێی وەریگرت نوێ وەری نەگرت ئەوزلا ومایکە جوانە ئێوە داوا لە حکوومەت دەکەین زمانمان لەسەر هەگری ئەمە وەزعمان زۆر خراپە لەبەرەوەی بە دەرەجەیەک سەموخانەکان زاعیەنە لە کوردستان نانەوەخانەکان زاعیەنە. زیادبوونی نرخی غاز لە کاتێکدایە کوردستان خاوەنی کێڵگەی غازی خۆیەتی لە نێو خاچی خۆیدا، بەڵام بە هۆکاری سەرهەڵدانی شەڕی ئێران و ڕاگررتنی کارکردن لەلایەن کۆمپانیای بەرهەمهێنەوە نرخی غاز بۆ نزیک 5 هێندەی ڕابردوو بەرز بۆتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.